بەڕێز گەنجان لاوان کاسبکاران کرێکاران مامۆستایان ئەواوی چین و توێژەکان کۆمەڵگە و هەمولایەکان بەخێر بێن بۆ ئەم گوربوونەوەیە بۆ داکۆچیکردن لە مافی هەمولایەک بەڕێزان پارت و لایەنە سیاسەکان بەڕێزان قایم قامێتی قەزای چەمچەماڵ لایەنە پەیوەندیدارەکان یادداشتنامەی ناڕەزایی کۆمیتەی چەمچەماڵی حیزبمان وەک ئەرکێکی ئەخلاقی و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم دۆخە نالەبارە بەسەر هاوڵاتیان داهاتووە وەکو بەرزبوونەوەی نرخی بەنزین و نەوت و شکومەک و گرانی بوونی بازار کە هاوڵاتیان تووشی جۆرێک لە قورسایی بارگرانی کردووە لە ڕووی ئابووریەوە ئەم دۆخە ناخوازراوەش بێگومان لە ئەستۆی حکومەتی هەرێمە داوا لە هەموو لایەکەکەین هەرچی زووە بارگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بکەن نرخی بەنزین و نەوت و بازار چارەسەر بکرێت لەوە زیاتر میلەت نەچەوسێنەوە لێرەشەوە ڕای دەگەێنێت چیتر میلەت ناتوانێت بەرگەی ئەم زوڵم و ستەمە بگرێت. وڵی تەبعان ئێمە بەڕاستی نیگەرانین بە گرانبوونی ئەم بەنزینە ئەم بەنزینە دەستکردە بە دەستکردی جوایلیەکەن بە ئەنقەسی جوایلیەکەن لە شوێنی ئاراستەکراوە وای لێکرێ بە حکمی ئەوەی ئێمە لە وڵاتە خاوەنی دایان پاڵەگای نەوتین بەداخەوە بۆ خواروی عێراق ئەنێردرێ بەڵام 1 کیلۆمەتر لە پاڵەگاکەوە دوورە بەنزین مەنۆسەتە ئەمە بەڕاستی شتێکی خراپە و داوا لە خەڵکەکەم داوا لە خەڵکی سلەیمانی و ڕاپەڕین گەرمیان داواکارم ئەم پەیامەی داومانە بە جەنابی قایمخام بگاتە شوێنی خۆی و لە دوای ئەمە تونتر هەڵوێستمانە بێت و ڕێگرە بین لەو ترێ لەو تەنکەرانەی کە لە کوردستانەوە دێن و دەچن بەڕاستی نایڵین لەمە بەدواوە هیچ تەنکەرێک لە دەربەن چێتە ئەودیۆ بۆ ئەوەی گوشارێک بۆ سەر ئەم حکوومەتە چونچی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم ئەگەر بە چاویژنە بە جۆرج جوتان لێ نابێ بە چاو بیبینن سەیری قەرەنجیرکەن سەیری شوانکەن سەیری ئەو هەلا بووەی مووسڵکەن بنزین لێ بە 400 لە دووهۆکەوە خەڵک ڕاکاتێ لە مووسڵ بنزین تێکە بەڕاستی زۆر عیبە بۆم سەرۆکایەتیانە وەکو شۆفێرێک وەکو بەرپرسی هێڵی تەشێ چەمچەماڵ بەڕاستی نیگەرانین یعنی لە تەشێەوە بە چەمچەماڵ بە 6,000 دێن خەڵکەکە ئێستا لەبەر نەبوونی داوامان لێکەن لە ڕێگا ئیشارەتمانە دەنێ 1,000 بە 1,000 بیبە یعنی ئایا تۆ لێرە بۆ تەشێ بۆ چەمچەماڵ 16 کیلۆمەتر لای کەم 3 بۆ 4 لیتر بنزین نەخوا بە معنا تەنها ئازێتەکەمانە ئەبێ بچینەوە دایخل لە ماڵ دابنش بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە سایەقە بینم والله لەم گەراجەی خۆمە داوای زەکاتی بەداخەوە هاوکاتیش حیزبی شووی کوردستان لە هەموو شار و شارچوەکانەوە ئەمڕۆ لە بەردەم پەرلەمانی کوردستان خۆپشاندان بۆ مەبەستە ئەکرێت چیتر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر وا بڕات ژیانی خەڵک چانەکات ئەم دۆخەوا قوبڵ ناکرێت و دەبێ هێز و لایەنە سیاسەکان پەرلەمانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەو هێزانێکی خوان بە معارەزازان لە دەروی حکوومەتن بێنە سەرخەت تاک و ژیان و گوزەرانی خەڵک باش هەرێمی کوردستان ئەگەر بەڕامەی نەبوو ژیانی خەڵک چانەکاوت و دەرچوی زانکۆ پەیمانەکان هەلی کاریان بۆ نەڕەخسێنێ مامۆسانی وانە بێش نەکاتە هەمیشەی ئەمە کارێکی خراپە بێت و هیوادانی حکومەت بێتە سەرخەت چاوەڕێ دەکەن ئێمە چاوەڕێ وڵامی ئەو یادداشتاناکەن ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان وڵامی نەبوو بنزین هەرزان نەکاو بە پیاچوونەوە بە شتومەک و ئەو کەرتە تایبەتانیانەکە ئەو ئێمە هەڵوێستی ترمانە بێ و بەردەوامە پێم وایە قەیرانە دروستکراوە حکومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە 2 هێزی دەسەڵات لە حکومەتی هەرێمی کوردستانان ڕۆژانە بەروی لەنەوە زیاتر لە $80 دەکات و پارێکی زۆریانەیە داهاتی ناخۆ خاڵە سنوورەکانیان بۆ دەگەڕێتەوە ناتوانن بنزین و ژیانی خەڵک چاکەن و نرخی شت هەرزانکەن چونکە هەموو لە دەست کۆمپانیا حیزبەکانە و ئەوە تا دەبین قەزای چەمچەماڵ زۆر نزیکە لە قەرەنجیرە لیترێ نەوت بە لیترێ بنزین بە 450 دینارە لێرە بە نزیکەی زیاتر لە 900 دینارە ئەمە چی وە ئەکات کە حکومەتی هەرێمی کوردستان پلانی نییە داوا لە هەموو لایەکانەکەین بێن لەم گرتبوونەوەیە بەشدار بن تا چیتر حکومەت بە ئاگا بێتەوە لە نرخی نەگرانی نرخی بازار و شتەمەنی و هەڵکشانی کاڵا و شتومەکەکانی بازار